حەمدیە سدیق ئافرەتێکی دانیشتووی ناحیەی پێبازی سەر بە قەزای کەلارە سەر لە بەیانی بە مەبەستی وەرگرتنی موچەی خانەنشینی سەردانی بانکی کەلاری کرد بەڵام بەهۆی قەرەباڵغی نێو بانکەکە و گەرمای نێو هۆڵەکانی ئەو بانکە بەهۆی فشارێکی زۆر و ماندوێتیەوە بوراوەتەوە و دەست بەجێ گیانی لەدەستدا بەوتەی کە سوکارەکەی حەمدیە سەر لە بەیانی بۆ وەرگرتنی موچەی خانەنشینی لە ماڵ دەرچووە بە تەندروستیەکی باشەوە بەڵام لە نێو بانکی کەلاردا گیانی سپاردووە. خاتو حەمدیە کە بەیانی لە خەوەستاوە وەکو کەسێکی ئاسایی ڕۆیشتەوە بۆ وەرگرتنی موچەی خانەنشینی لە بانکی کەلار ئەو بۆ لەوێ باری تەندروستی تێکشەوە کە پێش لە ماڵ دەرچۆ هیچ کێشێکی تەندروستی نەبووە لەگەڵ ماڵ و مناڵی خۆی تەبیعی قاوەتی بەیانی کردو ڕۆیشتەوە لەوێ باری تەندروستی تێکەچێت و تاوەکو هێنە لە خۆشخانە بەداخەوە گیانی ئەسپێرێت و کۆچی دوایی ئەکات. دیمەنی تراژیدی گیان لە دەستدانی حەمدیە سدیقی تەمەن 72 ساڵ نیگەرانی لای شایەت حاڵەکان دروست کردووە و نایشارنەوە کە لە نێو تەنها بانکێکدا و پێدانی موچەی زیاتر لە 6,000 خانەنشین دیمەن و کارەساتی لەم شێوەیەی لێ دەکەوێتەوە. من خۆمان جەنازەکەمان هاوردە خوار و ئەو ڕوودا لەسەر پلەکانەکە نیوە بیۆشێکەوت دوایەوە دایان ناوە سەر کورسێ دووژن لەبان کورسەکە دای عەرزە ئەمری خۆی کرد. گەرمایە گەرماکە زۆرە پاڵپاڵانە و گەرمایەکی زۆرە نەفڕێ نەفەسدانی نییە بە تایبەتی ئەم بەنکە قەرباڵغی زۆری لەسەرە خەڵکێکی زۆر لەسەری ئەم بەنکەیە شوێنەکەیشی بچووکە بۆ ئەوە نەکرێت ینی تو ئەم هەموو قەرەباڵغی خۆی داوای ئەوەکەین ینی بەشکەم بەنکێتر بکرێتەوە. لەسەر ئەو ڕووداوە بەڕێوەبەری بانکی کەلار ئامادە نەبوو هیچ لە دوانێک بدات. لەگەڵ ئەوەشدا بیانووی قەیرانی دارایی وای کردووە خانەنشینان لە ئێستادا موچەی مانگی 11 ساڵی پار وەربگرن بەڵام بە جۆرێک وەک خۆیان دەڵێن دووچاری ماندوێتی و نەهامەتیەکی زۆر دەبنەوە تا ئەو موچەیەش وەردەگرن. ئەوە حاڵەکەی مادەدێ کاکە گشتی نیمەی زەختی هەیە نیوەی شەکرێ وەڵا وەزێ گەرمایەکە بەخوا هەر شتێکە خواسییان تیمانەکە قەسەم بەخوا بۆ خۆیان ناچین ئاوا کۆمەڵ بکەیت بەخوا دۆمها واکەم خەرگانێ بمر ئایسا ئەمە ما ویسە بکرە سرە باشە بکرە سەرەکانکە وەجبەی خۆی ئەوێسا 3 و 4 و 5 هاوەیەک و 5 وەجبە هاوەیەک و نادێ داواکەین هەرێکەوە ئەوە لە شوێنێ هین پێشمەرگەی ئەوە لە شوێنێ هین شەیدوی ئەوە لە شوێنێ هین ئاوڵاتی و ڕێک و پێک خەڵک هین خۆی بسێنێ نەکو ئەوە گشتی تێکەڵە لە یەک شوێنێ. بەوتەی خانەنشینان ئەگەر بێت و دۆخی وەرگرتنی موچە لە بانکەکان سیستمێکی نوێی بۆ دانەمەزرێت ژیانی خانەنشینانی دیکەش لە مەترسیدایە بۆیە پێویستە چارەسەری ئەو دۆخە بکرێت. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.